ئەم ماڵانەی ئەم گەڕەکە 7 مانگە پسوڵەی کارەبای نیشتیمانیان بۆ نەهاتوێتەوە. ئەم هاوڵاتیەش 4 مانگە مامەڵەی فرۆشتنی خانووەکەی بۆ تەواو نەکراوە. ئەم باوکەش دەڵێ بەهۆی داوام نەکردنی مامۆستا و بایکۆتی پرۆسەی خوێندنەوە کچەکەی کەمترین نمرەی بەدەستهێناوە. ئەم چیرۆکانە و دەیان دەردەدڵی تری هاوڵاتیان کاردانەوەی داوام نەکردنی فەرمانبەران و سیستەمی پاشەکەوتکردنی موچەیە لە هەرێمی کوردستان بەتایبەتی لە پارێزگای سلێمانی. ئەگەر ئێستا مامەڵەی هەر فەرمانگەیەکت هەبێ پێویستە سەرەتا بزانی کە ئاخۆ دەوامیان هەیە یاخود نا، دواتر سەردانی فەرمانگەکە بکەیت، چونکە هاوشێوەی جۆری کەمکردنەوەی موچەکانیان فەرمانبەرانیش دەوامی فەرمانگەکانیان کەم کردوتەوە. تۆ کاتێک دی مافەکانی فەرمانبەر کەمەکەیتەوانێ ئەبێ واجباتەکەشی کەم کەیتەوانێ. بۆیە بەڕاستی بەڕاوێژ لەگەڵ پارێزگاری سلێمانی و ئەنجومەنی پارێزگا دەوام ئۆتۆماتیکی کەم کراوەتەوانێ. ئێمە ڕۆژانە تقریبەن 2 بۆ 3 ڕۆژ داوامەکەن. لە پارێزگای سلێمانی داوامی فەرمانگەکان لە هەفتەیەکدا تەنها 4 ڕۆژە و لە هەندێک فەرمانگەش تەنها 3 ڕۆژ بۆ ماوەی تەنها 3 کاتژمێر داوام دەکرێت. ئەویش سەرجەم فەرمانبەرەکان نا، بەڵکو بەشێک لەو فەرمانبەرانە، واتە نیوەی فەرمانبەرەکان پشوو دەبن و نیوەکەی تریش نیوە دەوام دەکەن. ئێستا لە 8:30 تا 12:30 دەوام مەکەین بە فەرمی، بەڵام دوای ئەوەش زۆربەی بەشەکانمان هەندێک لە بەشەکانمانەوەی کە ئیشی هەیە دەمێننەوە. ڕۆژانی پێنجشەممە و شەمەژە و بەشانەمان کە ئیشیان هەیە وەکو بەشی ژمێریاری و گرێبەستەکان و کارژێڕوانە ئیشوکاری خۆمان بەڕێیەکەین، بەس وەکو بینینی هاوڵاتیان و ڕایکردنی مامەڵەکانیان 4 ڕۆژ لە هەفتە ئەو کاروبارانەکەین و بەڵێ پارێزگای سلێمانی وەزارەتی شارەوانی ئاگادارن و ئەو دەوامەی ئێمە لە زۆربەی فەرمانگەکانی کە زیاترە. لە پارێزگای هەولێر دەوامی فەرمانبەران بە بەراورد بە سلێمانی زیاترە. ڕۆژانە 4 کاتژمێر دەوام دەکرێت و لە سەرجەم ڕۆژەکانی هەفتە بە ڕۆژی پێنجشەمانیشەوە دەوامی فەرمانگەکان هەیە، بەڵام فەرمانبەرەکان کراون بە 2 بەشەوە، بەشێکیان 3 ڕۆژ داوام دەکەن و بەشەکەی تریشیان 3 ڕۆژ، واتە لە هەولێریش نیوەی ئەو داوامی دەکرێت کە پێویستە لە هەفتەیەکدا بکرێت، بەڵام تا کاتژمێر 1 نیوەڕۆ فەرمانگەکان کراون. لێرەشەوە دەردەکەوێت بە نیوەی ئەو فەرمانبەرانەی کە حکومەت دایمەزراندون ئیشوکاری فەرمانگەکان بەڕێ دەکرێت، چونکە لە ئێستادا ڕۆژانە نیوەی فەرمانبەرەکان لە ماڵەوەن و بە نیوەکەی تر دەرگای فەرمانگەکانیش کراون و ئیشوکاری هاوڵاتیان بەڕێ دەکرێت. بەڵام بە شێوەیەکی گشتی دەوامی دەستگا سەربازیەکان زیاترە وەک لە دەوامی فەرمانگە مەدەنیەکان و ڕەنگە ئەوەش بۆ کەمی بڕی پاشەکەوتەکە بگەڕێتەوە لەو فەرمانگانەدا. ئەم کەمکردنەوەی موچە نەبووەتە هۆکارەوەی کە تا ئێستا کاری فەرمانگەکان ڕابوەستێت. ئێستا وای لێ هاتووە زۆرێک لە کارمەندان و فەرمانبەرانی ئەم شارەکە بینیت لەبەر بێ موچەی ئەچن لەسەر شەقامەکان ئەگەڕن بە دوای ئیشی ترا، چونکە خەڵک بژێوی ژیانی ڕی پێ نادات کە بێ موچە بێت. لە پارێزگای دوهۆک فەرمانبەران بە بەراورد بە فەرمانگەکانی تر زۆرترین دەوام دەکەن و سەرجەم ڕۆژەکانی هەفتە دەرگای فەرمانگەکان لە کاتژمێر 8:30 بۆ 30 پاش نیوەڕۆ کراوەیە، بەڵام لە هەندێک بەڕێوەبەرایەتی ڕۆژانە بەسەرە هەر فەرمانبەرێک لە هەفتەیەکدا 2 کاتژمێر زووتر لە کاتی تەواوبوونی دەوامی خۆی دەڕواتەوە. ئەوەش لە هەفتەیەکدا تەنها 1 جار بەر ئەو فەرمانبەرە دەکەوێت. ئەوە لە کاتێکدایە فەرمانبەرانی سەرجەم پارێزگاکانی هەرێم وەک یەک و بە یەک سیستەم پاشەکەوتی موچەکانیان دەکرێت، بەڵام وەک یەک دەوام ناکەن. لە پارێزگای هەڵەبجێش هاوشێوەی سلێمانی یان فەرمانبەران لە هەفتەیەکدا 3 ڕۆژ داوام دەکەن، یان دەرگای فەرمانگەکانیان بۆ ماوەی 2 یان 3 ڕۆژ لە هەفتەیەکدا دەکەنەوە. پرسیارەکە لێرەدا ئەوەیە حکومەتی هەرێم بەهۆی سیستەمی پاشەکەوتکردنی موچەوە تێکڕای موچەی بۆ نیوە کەم کردوێتەوە، بەڵام فەرمانبەران دەوامیان نەک هەر کەم کردوێتەوە، بەڵکو لە بری نیو دەوام کردویانە بە نیو چارەک دەوام. پرسیارێکی تریش ئەوەیە ئایا گەر بارودۆخی ئابووری باش بوو حکومەت موچەی دەوامی تەواو بۆ ئەو فەرمانبەرانە دەگەڕێنێتەوە لە کاتێکدا لە بری دەوامی تەواو نیو چارەک دەوامیان کردووە. بابانە نۆرێن ئارتی، سلێمانی.